صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد. محمد اسبك سڵاو هاوڕانی خۆشەویست لە ڤیددیۆیەکی دی گەڕێنەوە لاتان لەگەڵ مامچەکەی خۆشەویست لە یاری ئەوەی ئاوت وابوو ئاتاوە ئەنجارش گەشتینە جەنگەڵەکە لە پارتی پێشوو گەشتین ئێرە و ڕێک کۆتاییمان پێێنە جارە گەشتی نێرە و پێم وابێ ئەچین بۆ شەڕ بە پێوی چەکیان پێ جابینەر بن و پشگیریمان بکەن بە لای سەبسکرایب هیوادارم ڤیددیۆگەدان بەدڵ بێ و مامچەکە بەخێر بێتەوە. زۆر سپاس زۆر مەمنون سڵاتە لەبێ هاوڕانی خۆشی عزیز دووبارە خۆشحاڵم کەوا لەگەڵ مام عەبدوڵای لە پارتی یاری ئەوەی ئاوت هاتینەوە لاتەن هاوڕیان مام عەبدوڵای قسەی پێ نێژین قسەکانی هەموو کردەوە بخۆدا ناگەدام لە پارتی پێشووتر لە خەزەخانەکەی چوبینە لای خێزانی ئەم کارکتەرەمان بەخۆستا ناوی هەردووکان نازانین نازانمەگە مام عەبدوڵە بزانێ در لێوێ ڕامان ئەو بکەوە پۆلیسەکان بە دوامان کەوتن ڕەمان کرد و هاتیینە ئەم جەنگەڵا گوایە ئەسین بۆ لای دژمنەکان ئەتر تەرتیبات و سیلاعشت تەوا فول کەستمین لەگەڵ مام عەبدوڵای ئیشەڵا لەگەڵماندا بن وەکو سەرەتایەک پێش بینینی هیوادارم سنداکی ڤیددیۆکانمان بکەن وەروەها کۆمنتی خۆشتان بنووسن سەبارەت بەم ڤیددیۆیان وەگە هەر یارێکی تریش ئەزانن کەوا هەیە بۆ ئەکسبۆکس لە گەیم پاس یان ڤێرژنیان جیاواز نەبێ بۆ سیریس و وانفات ئەوە لە من بۆ بستن ئینشەڵا مەش بە پێتوانە تاقی ئەەکەینەوە ئیتر مام عەبدوڵە دووبارە بەخێریەوە و دەست پێ بکەین زۆر سپاس یاڵڵا بزانین لێرەوە سڕ دەدا. I do. What makes you so sure about that? I don't know, a gut feeling, I guess. And it's not like it's easy to sell something like the Black Arlon. I still don't get how the hell you pull that off. Well, I'm actually good at what I do, but I should have known better than to trust that greedy أو سلاعي بمنو دقل سلاعي تو بتعبتي يلا نيو عايش ده إيش ده كان والله بقوتي نفس العالم كاكن غابێ بەرەوکیەوە بڕۆین مرة بينا زۆر ناخۆش إيه ريونيا هذا بهوبي تو سيري كواليتي ما شاء الله. I think I found a way up. وەرە ڕۆ سەرەوە من هو مقردن ئێستا فیشێکی ئەتەقێن هەر لەخۆ Come on. الله بيزي دايها ورا السريع عيب نمي اوكي اول قشتين ها Get into cover. ¿Quieres un poco? لەو سیلاحانەی وان وەڵام نەحەب لەوانێ والله بقى وسيلة أنا ما كاتم صوتي كذا بوجود شنانا نابي زونا اوكي والله توبي برو منيش بطني يقولنيش من ما ها برر والله بۆە تۆ لە سەرەوەیکە ئەرە وەڵا پێیان زایم آره والله الله More of those assholes are coming. أما بايسي بوتوني يلا هو تشبني سەربەرزکەرەوە هلا هو تيو تزبط عملية ده ها سيري كان اوتر وين ابو شو ورا ولا اصفوش That must have been the last one of those bastards. ها ماما هلا لا لێرە بڕێنە سەرەوە فيديو وسي في شك بركاته اخوي ئاربی كرير نمو ولو توت Come on, Leo, help it. ما يقدق چی بوو نعوذ بالله خويا زور شكر چی ڕێکۆرد نییە كاري يو اس بي بدو اكس بوكس هنا كردوا او تسميش كان گێمە دەرێ مامە پێوەیکە و تۆ بەزەوە اودي اعتبر الريكورد كردو ها 4 دقیقەیە سؤال دقيقة ريكورد هەر ڕێکۆرد ناوەسن بالي وەکی کێشێ لا والله ما يوصلنا كيشنا حاجة خوها مزري او الريكورد اما ايه ياك دو سي
اوكي يلا ماما او سيبو ئەوە بەریدا زۆر عادی کەبوو برا گەشتینەتە شوێنەکە سنایپەر Sniper! Just stay low. لای ماما That way. خەزاڵتم دووبار بیوەستێنی بۆ نازانم پێشەی چێ یەک دەقات بیوەستێنی من ئەیوەستێنم تۆ مەیوەستێنی یاڵا دەی تۆ خەریکی وێ ماوێکی دووبارم کرد ئەو دارەی یەک دوو سێ اوكي دانا سري وسا سنايبر مو بخوشي ديم سنايبر كتوش ما بود هاوران نازم بشو تقمانية نا ناكوشريت هر أبي إلا بوشت بروي أخمان أويدا كم تمام بيخلص يلا ولا فيش ما اخوي بيض انا اي خلطين يعني مجهول اي غلطيني ايه كلها ولا بيشو ماما ابى زوج لا رو ما ضل هيك دقل لي بس يريد كودي كم مش سيريوم اي بس Oh shit! Vincent! كيلو دي انا نشتي راسه اخويا اي والله اللي زور هاسان وسنة تلفون بيليرا يكاو يقلي كينا كيو ناخد بيزاري بيقول الكاكيو اي زو اي بدا لا سر مع الري هذا بالقران اها وش هذا من بيبيكوشم من بيبيكوشم ماما يعني انتو تبي تقيل في والله بتخافوا حاورا تركايب كيو ياك ساعات من اللي Nice. The اوه ماما سيء I'll stay up here. Oi. Keep you covered. Go, وش Vincent. شلون زومي كم؟ كده وشوف وشوف سلاحي نامرن كورنا الرومانية نشتيك هاي لو صدقني هاي بجيت يا انا ما لا هاي في دانيت ده يعني ناتهم لدخل More of them. ها برمان More of them. برو ايه ليه لا برا انا بحاول شو اول كذي تشين بخون وليا معهم زعمت معهم برو والله ما من يبي لا يك دانيان ما للروي لمنوني وشو راكب وشو حق بلا انا الرو والله تخت ما كنت داني كان معه اي السلاح هذا يجي هناك هو عاش بلا انا الروس ولا الشورى اللي ما قال ولا الشورى بريكان يونسيوه سنايبر ماما واني سروت فيك نسرم قربان دان. بيكون باروجيك داني اش عايز شناك وسير زور بي قوته مزداني زور بقوت بي ايه هو كيف شم
بەدڵی خۆت ئەوە تا دەیوەکەم تا کەوتینە بەرامبەرێک ئەرە لەوە تاوتە Come on, Vincent. Quoi? Help me out. Yeah. جیت سەمعتار زۆر باشاتوین Ha! They think a Quite cut all like down it. bridge is going to stop us. خۆ ئەو What لایکیانە a joke. کاکە لایکمان تێگرن لایک What of you, huh? Too bad I'm not on vacation. Wow. I didn't دەڵێت know دەڵێ Mexico was this beautiful. ئەو شتە جوانە تەبیعاتە واو تا Vincent, Better. help me out. I need help here. ئەو کارم کە پێویستم باوکاری یاڵە Wait. بۆستە بۆستە خەڵکی لێ ماما تەخەمەکە بابانی هێنی بڕۆین قسە مەکەی وەرە ئەمە چییە لە بلاوە وەرە کورە بۆ بێدا ڕۆشتی وڵات دەمزان ئێرە چی کرد ئێ بەنی هێنیش دەتوانین بیانگژین کورە بەریدا ئەوە نەسوڕێتەوە قڕی دینیان بەسەر دەریتە کورە کورتم بە ئای مەلعیزە کورە ئارتیم لێرە تەقەی ئەوەتانێن دڵ وڵات سلاحەکە بەتلگنێ من حیزە لە بەر ئەوە لە شو لێمەدا ئەمە تەقەکە شەبابە خۆی ئەم جۆرە شەڕدا بەژبوونی باشترە مامە هەن لە هەردوو لاولی دی ئەگەان ئارە وەڵە ڕاست دەڵێ تەلەفۆن نەکە یا دەزانی وەڵای ئاون ئاون ماما Over here, Vincent. The gate is open. Let's go. چی کراوە تۆ کورە وەرەوەتان Damn, they're closing the gate. وەتی دەکاکە کراوەتەوە سەرەوەدا ئاون ببێرە دا بڕۆین مامە وەرە هات لێرە چ بکەین نەڵێرە هەو نییە Over here, زانیەوە چ Vincent. مامە Help me push this car. Over here, Vincent. Help me push this car. Over here, Vincent. ئەوە چی ئەڵێ وازانێکێکمان نهاتووی نا ڕاستە ماما نامزانی ئەوەی دەکەن نەنە هەر گڵیچی کرد وە زین نهاتووی شۆرایدا چۆن ناڵێن ئەو ماوەزا چ بووە ئەو چ بوو ڕێ کردو ئەو تەلەیش All right. That actually worked. یانی خوانیان دەتوانین Always a winner. بستە کورە سێریەوەی بکەسی کرد لە بەرزای تەقڵی لێ شوێنی چەک ئەتوانین چەکەکە ماما. گۆڕێن لێرە ئارە وەڵڵا من ئەوەی توم دەوێت جامامە وەڵا هەڵی مەگرە مادم ئەڵەوی گۆڕە بیگۆڕ بەشتێکی دەرەجا چی هەڵگرم حەزی لەوێم فۆڕ هەیە ئێم فۆر وڵای نازانم وەڵا تۆ ئەوی هەڵگرە من نایگۆڕم. پڕەکڵەگرم کورە بەکە لەک نایە تاپڕما بۆ نزیک دەبێت باوەڕکە بۆ شوێنی دوور بەکە لەک نایە کیف خۆش بینی چونکی بۆ شوێنی تاپڕ بۆ شوێنی نزیک دەبێت بۆ شوێنی دوور بەکە لەک نایە ئەوە تێنابە ئین فۆڕ تێنابە نانە خۆم ئێم چواردە نازم ئێم چواردە پێ حەزەکە ئێوە هەڵگرە مامە تۆ بیگۆڕە بۆ ناوەرە بەدڵم نییە بەخۆی بەدڵم نییە ئاخرەوەی خۆ بۆ دوور باش نییە خۆ ڕاستی ژەڵی کارا ئێم چۆنە دێ یاڵە ئەی ئێدە ئەوە هەڵگرێ ئەشەر و سیلە عانێتی لە وڵای برا بە کەڵانشکوانە شتیا بە کاک دەبزانم چۆنەوە لەوانەی لەمە دووە
والله بقوتك شوێنەکەی هین بێت مامە شو 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 ده شوێنەکەی نزیک بێ شەڕی نزیک والله زابيتي ولا مام گۆڕم یاڵا هەرەوە نییە یەکەم بەو شۆت گەنەر بۆ خۆشی دبيان او دبي دينا فريق ئەم شەڕەکە ئەچێتە ژوورۆ ئەبێ بە شەڕی نزیک پێما بێت لە خۆ والله بي موابين والله زابيتي ياك دو سه اجي Get down! Piece of shit! You're a او اي كي من بدي ¡Está listo! ¡Sí, jefe! ¡Apúrate! ¡Vamos! ¡Estás listo! ¡Vamos, vamos! کوێچن والله ورا برا او جابوا گەڕێ تقع چۆن تەقەمان لێگا اي برا You can't shoot him through that door. لساني هەیە بە ئەیەکە بڕێ مام ما لا والله دانشا ما اسمع ولا دباتي دقيقة ولا سەرمەگات تۆ دەخێرەکەمان چاوی زۆریا بۆریا هاي باوكنا Leo, I'm pinned down. Get there. چێدە ناوە ڕاستی شوێنە بەتەمان نەیکوشن زۆر بەقوت بوون بەخۆی ئەی چۆن مامە یاڵا بڕۆ Go! I'll cover you. بڕۆ دێ من تەقیان یەکەم یا مامە لەو بڕۆ بزانە لێۆ توانی بیان کوژی والله بيان تقينا Dick! Leo! We need to find another way around. دێ هەڵی بۆ درگاکەیە بيتقينا عمر والله يا عمر وێرا بۆ چی او تسيد كر ماما سميرة تبي كنت من تفنيش كر اوه ها مش شك شبيكر وڵای فرۆش سەیکێکی دێ یەکی یان زمان ما او فيديو لا علي رقم يعني. فيديو ها او والله بقوته ويعني شو اللي يدري لا انا روت الزور الماما سي اولى وكذا الله باشا السلاح دیار نین دیار كره زور زور ها سيو كره بوروي Vamos. Acábalos. Estoy recargando. ¡Cúbreme! ¡Ahí está! اشتوى تقامك اي برادر Estoy recargando. حبيبي ذا روين لا والله يا ريني ¡Ahí está! شو داورن هەر لێرە والله دي سەر بيبين ڕێگەوە طبعا. ما استابو ولا ماما ياك دو سي Ready, Leo? Let's go. كرة واحد وين برهان الروسي وزور قرما You الشركة think you just come into my أو fucking house? ثاني That is to take me out? Motherfucker! يا بيرا Come on! وسيك تمام هذا الشرشين وبجولين لا لا بدي أفضل لنا لا هو بيكو جبران أنا بكشتمي
لێم دا خۆ بشار ڕاوی هینەی دەستی تۆ چاکە بۆ دوو لەبێت ئەی سەرکرد ئەوانەی سەر بۆ کوژە دانێکیش وڵا گشتم دانێکیش لای خۆتەوە هەروەڵا من دێشمەدای کابرا نێڵی ڕاکە خۆ بەرم ئامان ئەوەی لێ بستێنە دەسیم قرتە هێستا ڕاکە سێری ئەوەی دەستی نەبوو ناوسکی بیکوشە ناشتای سووتیانە نەسە معلومەتی وەلای جانتاکە وەگە هەرەی دزی دەمانچە جوانەکە دەمان Don't even think about it. Slide it over. ئەو چەکەی داهێ دەمانچەی بۆ منە لێسە نای خۆمەوە کڕیمە ئەکە جوان من من نانە خۆت زای کارکتەری سەریاگە ئەو خێنەتی لە من کردووە وڵا ڕازڵی ئەوە دەوەیە من حەقی خۆمی لەگەم نا ئەوە قەینا ئەوە نا بازام ئەمە کوشتنەکەیەتی ئەمەیکە تازە کەوتە دەستی بە ملوانکەکە بۆ منەوە کە دزی بووی زەر دەمانچیوای بێگەڕە شتی منە دزی لە سرت Take it easy. You got it. چاکتر Why'd you do it? Leo, take it easy. Shut up! I trusted you, you piece of shit. Why the hell did you do it? Okay, look. I still got it. دەسیە لەرزی That's what you're here for, right? Diamond. It's all yours. It's in the safe. Over there. ئەخ پێچێ برادری سوزان لەوانێ براشی بێ بەخوای Move it. All right. جوڵە تەقەلە من نەکەی هەر ئاوای لێدی بران ڕ یەک تاپڕی بەسەری وێنی بڵێ چی دەبێ تەپڵە سەری لەوانێ بە حاڵ خوێنی لێ بێت وڵا لا لەو دەمانچی دیکە جوان الله ئەوە نەیانزانی و دەمانچی تایە بەخوای ڵا پێ ئەمامە تۆ دەگوژێ Let him go. Fuck you. You think نەکە ئەم کوژی نەکەی کورە بە خۆی تەقاکە don't have the balls, man. ها بێ Oh shit. ئەبێ من بڕۆم بەلایەکە ئاخر بەسە بەس ئەبێ بۆ من بڕۆم بەلایەکە یەکسە تەقەلە و لاکەی بەلاکەی ترمە بەس ئەخە بەخۆی تەقەیەکە تۆ بی هەر بەخۆی وایە لای ڕازگرم نەچم بۆ لای چەپ دەی Put it down now. ئەی ئەو بەچی تەقاکە There's no way out of this. ئەڵی تۆزای کردی وەز You think you نەوە can come to the house? I will shoot him. دێ ئەو بۆ نایکە You don't have the balls, man. ئێ بۆ نایکە Oh ئەوێ shit. بیجوڵێنی معلوم ساماکە کەم سەمەکە مۆجوڵ مەجوڵاند سەحمەکە کە داات سەیدی بی تقی بکەیتی ئارتیم لێدان تەقینی دەکەی کە دەبووە سەحمەکە آخر لاشۆ کە سەحمەکە زاربەت تەقە ناکە چونکە منم Put it Uh-huh. down now. پێ وەڵی دەی هەرە سەحمە ناکە I will shoot him. ورە I will shoot him. Last ئۆ warning. دەی بێمە پێشەوە وردە وردە پوش منەوە نەزانیم دەی تەقینە دەی کورە پێنە لە منمدا بەمراق چی دەسەجن کورە بەسە بەسە تاماوە مردووە
هاك تعطي بيوني أما أخوة ليلى أو ما الله واو روتسيو والله تزوامو جيت ماما الله يخليك الولد كريم بس كان اخوه نسيت والله معك More men are coming. We gotta شوف go. خلق كده عارف فرمان بس عارف والله معطور معطور ايراني دي ما تقربن تلقاش لا شينا زونا عشرين ماما عارف والله بقوم انا بماما والله اذا في عسي والله يشرك اخوش بو انا اخوي خذ عمادك يا شو اختيتي والله دينك قيتك ديال خا هيا Shit! Just keep going. Really We're shit, gonna find him. that's Should be this way. Focus on the drive. أره والله. They're shooting at us. اخويا انا بشكي You see? They have a Oh, my machine gun dear. mounted on that jeep. Mama. Yeah. بأرتير Stay away from that thing. انا رومن ده تشتمتي Go fast, the في شيء من بالك يا فرادة ولا مكدولة مردم Don't you dare come closer, you piece of shit. اما رجعت اول كده مردم اول شيء شيء ما سوى احضر انا ردني على بصير روسيا الرقم قول ما عندنا بس الرقم نقر والله ولا Watch out, Leo. They're gonna run you over. فين كده ما انا بدور انا روسيا لو تشوف رولانا دنداني بشون لا كشتم يعني عشان بيتشي بكم كورينا باخذ دي وكل ما في نا هر مرحلة كوي اخو هذا شو عندك وين رجلي ودسك ماما لا ده اخر رجل دانيني هذا الصوتي في هناك تقول شو القرآن من مدم شيء اقول لي عادي ما ليك قررني على المسألة والسيوة اليمين دي انا والله زوام والله زوام كريم الجيرة كنزوق وسوي سيوة هذا شو خلتوه هي انه من كده منك اي برو قبونا الروح جمعت يعني ولا دايما يخو Looks like they stopped the shooting. They must be up to something. Keep going. ايمن شيء رباط الفيل دقا جروني تقبل زلموه مشتي فشو شرنا بري كورة برو دي كورة ناروس ما تركنا هو Oh, shit. في باقز بقى كتير كذا عمل بدك تقول كل شيء بدك Mierda, qué explosión. ¿Qué crees? هناك وشيو انا روبوت نجيرو خو من بريامتو في شو خليك كده
Get on the bike. Come on. سوار بە لەگەڵ مامۆزای ئەم جارە خۆش بتەقێنە بتەقێنە دەی ڕابێ Where the hell did they come from? I don't know. Just keep them off our backs. لا نابێ کورە گێرەکە زۆر قورس مامە باوەڕ کرد ئێ با بە ناڕەحەتە خۆ بە ئەو ئاسان نییە فلانە پێشی بڵیدە پێش Where the hell did they come from? I don't know. Just keep them off our backs. ڕانگەت مەنە بوار خۆ بگرێت The bike. Leo, destroy the Oh, well, goddamn come on. car. یارەکەمان بێ مامەیەکێکمان لێرە بینە قوربانی Goodbye, sucker. Get me close to the بەچی plane. I'll jump in. ئاسە باگاتە لەی Road here, Leo. دەی ئەی دێدە To ئەی the plane. بە قورعا سەیری وی تۆمەگە وایە بۆ هیچ ناوە Let's go, go. سەیمان تۆڕگە Shit. نجات That was close. You okay? Yeah, Good, I'm bless you. fine. Hey, Emily. Great flying. You guys are crazy! Vincent, you're gonna have to pay me triple for shit. this. You got it. Vincent, you're not gonna hear me say this often, but thanks. بەڕاستی You too, Leo. خۆشحاڵ بووم You know what? I think I'm gonna That's write that letter to Carol. That's a great idea. Hey, پێچە Emily, تەواو بێت you have a pen and paper? Wait, now? Why not? It's a long way home. You got anything better to do? Not really. All right, then. چیو بەڵام نازانم ئەڵا خۆش بوو ئارە وەڵا تاومە چێژێکی تایبەت ئارە وەڵڵاهی بە خۆش ئیزنت پێ بدە دوای مەسەلەم لەنێو ماپەکەیدا بگەڕیت ئەوە خۆشە لەوە ناچێ وا بێت نەوەڵڵا ئەوێستا ماویتی پێچ مامە ئاوە زوو تاوانە بێ باوەڕ ناکەم وای نازەجا خۆ نەمبینیوە ئەوە ڕۆمان ئەنووسێتەوە How are we doing? We should be landing in 10 minutes. Okay. What's Leo up to? Sleeping? About time to wake him up then. خەوتووە Yeah. Are you okay, پێ Vincent? بخۆم Yeah. You sure? Yeah. I'm fine. Leo. What? Yeah. We there yet? Yeah. ماما مەسەمەڵستی وڵا پسکی تێبوو خواردە دەستی نۆش گیانت بێت کورە مامەوە بە زووی تا نابێت تێمانی ناوتا دەمزانی دەژیرێنەوە بەخوای دەمزانی دەژیرێنەوە پێشەوەی دەست بە ڤیدیۆکە بکەیوان بوو بڵێ کچە ئەوە چییە؟ هینی کرد بێش والله لەگەڵ ئەوانە والله پێ فێڵێکی کردو جەماعەتی مەکسیکی پێیانیان گرت هەر ئەوەی ئازادمان دەکەن لەوانەیە هەر بە ئازادی خۆمان ئازاد بین لەوانش وەڵا ئەوە تا فێڵی کردو باش ئەی ناپیا و پیاش دەبێت ناپیا سەری ئەو کەپویەی ماگەر لە سجن نێمە دەرەوە Everybody stand down. چەکەکانتان بێن نەخوارەوە
هو FBI عاصمة ماما چیەکەی سنەڵز هو عراقي كردو قەڕە باران ملوانگەری وەرگرت ئەو شتە مەدالیاک كل كاكا ما يقصعت وشر من Here you go. Good job, Vincent. ئەوە چی بوو؟ تي what I'm sorry, Leo. what تي هەرچی ماوە خێڕێنی هو تي يا ماما ئەو چی بوو غەڵەتە خیانەتە کرد كرا ربا باباس ئێستا باسی او الليرة حەر لە زوو بيرا بۆستە بزایکن چی ڕوێ او جد زاد من نبوه نە بەس دەستێکە هەیە لەم ئیشە لەوانی پۆلیسی نهێنی بێت بيسي لێرەوە سەیرەکەی من ليه وسيلة أنا كان بوليس يشوف موابي الوقت سكا كيبا من داودي أنا بوليس إيه والله يونا بياوي بقرآن بۆستە زایگی نام پاسەکی دێ كاكا ما إشينا بياوي وأنا كن ماما أو زردا أويكي إيميا جاسوسە جاسوسا أو منهم قريدني عم بس اللي كم هو في اللي ياكل ئەمە خیانەتت کرد چاوەڕێم لێ ناکرد أي باشا يكشد بوسي حتى السزني يعني هەر بە فێڵ لاندیانە سزە لەبەرێ ڕای لەگەڵ یا ڕابکات و چۆنەڵی شوێنی ئەو مەدالیا بدەێت إيه هاتي أو ياريش سێلویەکە گەنج ئەوە داوای ناکە مەدالیایەک It's heavier than I thought. It is. Pleasure doing business with you بۆی guys. پێم مابێ ئەو مەدالیان دەزیوە All right. کارکتەری من He's got لەگەڵ it. Finally. هاوێکی کوشتمان Shit! Shots fired! Shots fired! Go! 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 Secure the area! Move in! إيه أبي ليرة قلت من دوما ئەو بوراتە نەوینێ بەس ئامەزام چییە برايتي Gary! Officer down! Somebody get a damn ambulance! Gary! Stay with me. بەسی خوڕی نردویان نازانیاوەی I'm sorry, please. Somebody call an ambulance برا يعمل now! برادة ديتي لە باگەرێکی زۆرە برایدی لە سەرەدای وایەوت You're in big trouble, you understand? أبي ياري أنا زور سيرنا يعني براس توجي شوكي كردين بقرآن ليك أو تسان صلاة وياري هاي Where's Harvey? دم كردو بفيديو Where's the Black Orlov? سرتاوا بس باش ولا قلتو What are you, deaf? خیانەتی برادر نەبایە سە تاوو You think you're funny, استنى don't you? لو تكوش What, you think you can just go and sell it on a street corner? What are you, stupid? Are you that stupid? بۆیەوەی تۆ هەر لەگەڵ تندوتوی ژیانە بووە لە إيه، هەموو شوێنەکەی واز با دەڵێ. I'm پلان gonna rain بڕۆین down on you hard. أصدقائي نێ هێڵانە لێ بدەینە بڕمونە بۆ کزێکی لێ بیکوژی عاري والله نهر بوليس بولي كم He's not زاري gonna say a word. ما من صوتي بقرا Yeah, كم يدش مي I know. There's only one option now. I'll get someone on it. یاوەر James, کێ if you want چاوەڕێەوەی Harvey and the Black Orlov, this is the only way. Just put me in a cell next to him. You're too close to this, Vincent. You better sit this one out. Gary was my brother, my flesh and blood, and he's dead because of me. I put him in that situation. I need to do this, and you know it. Just make it happen, James. بیکەمە مامە You're under arrest, Leo. It's over. تاو Nobody move!
بجولي I'll fucking وكوشم kill him. Only making it worse for yourself. نجولي لك يوبة ما يسيبها Surrender. Get out of my way. Let Gotcha. him go. Shut up. حكا يعني براستي من يجمو يشيدكم ما بمقجة You don't have to do this. You're gonna pay for this. والله Stay يشيدك away. خلطها نا بواني اول اقدر ضلني نبدش Get in the fucking car. Go. ايوه هنا تراكم فيكي من عم من يوفر انت شلون سايق ما I fucking trusted you, والله Vincent. يعيب You خيانتك need to calm أنا down. والله. Calm down. Are you serious? Look, I know you're angry. Angry? You haven't seen me angry yet, you backstabbing pig. Please, just calm down. Shut up. Just shut the fuck up. ايش هي؟ ما بسيات زود ناوي توي من السكانة قصر Leo, please. This is insane. I understand you're angry, but you got to realize that it's over, okay? وما قرر انهم تشتيابهم You have nothing to say to me. You have nothing to me. بالعكي كيف صار نفسي I'm really sorry for everything. Please stop the car. Sorry? You're sorry, huh? I can't believe you, you fucking rat. It's over. The entire police force is after you. There's no way out of كيف this. صار I swear, Vincent, one more word and I'll put a bullet right through your forehead. Shut up! شو واحد من تبلغ الخوت ختيتو بقاك اخ بو بو خيانتك لعيبة داخل ده شوي يا مان لنا رسوبة ماما كنت تموت يا ما كنت ما دري يا ويشا زو لا منا بياوي كل بخوان زور بينا خوش حقي كشتك دي عرب اخو زعلنا قبل اليوم رزقات اويك Hey, walk you polychump! I can't let you get away! You're a dead man, Vincent! راك داسي بالك يا راي Vincent! Over here! ها شكل اللي قلت Hurry up! عرب He's getting away! Come on! Come on! زابين تشيك ما بتوضع ذهب تعاوي كاين هل بيكا هذا اللي تعاوي. The engine! آه. We need him alive! ماما ولا عندي واقع نعم يتقلق من رزقات إذا أدور الناس إذا مشينا تيجا ترى راكا قاعد زي سكريبيش وكرام جوعنا انا تقم لك قال لك تكسيدا من والله هر زيرك ورد سيكا ولا مزرفة Intercept him at the next trap, Emily! هذا قومي وتارك زازيكا يقول لك وش لي شو أردق ماما يا قريب يا وزير الناش كذا طايق ليش وين يقعد هنا لا والله Gotta go faster! قاعد بنجي مرة وسطي أخوة الروح معك إن شاء الله الرائع تقيل وهليكوبتر هربون ايش تبوز منا يعني يا ماما وزورة Down on the right!
See him running. Set us down over there. Okay. مزاج شكله بالراكب هات الراكي لا لا وين شو اروي ايش هنا ضربت واحدة سيري كت سلاح كقوم فيهم All right, come on, hurry. هو دجمنت والله كعكب الرسمي ما كبدو دجمنية ها I'll go this way. All right. ايوه بشم وشي نبما وكاركتر انا اسم معلوم اوي من يبورينا دويان شتيكي لي والله بيتي او منم ايوه Get out of شو here. بوكس اللي ذا Go. Don't do anything stupid, Leo. Shut up. Just go. I don't want to hurt you, Emily. Just get out. You know I can't do that. Don't fucking push it. This is between me and Vincent. Now get the hell out. حزناكم يكفي شكا بقرك تلاشو Go. اي والله قناع كاك دا لي قرد شي Leo, كردو please stop this. How does it feel to stab someone in the back? I know you're disappointed, بابا but Harvey killed my brother. I had no choice. I can't fucking believe this. I'll talk to the captain. We'll reduce your sentence. My sentence. وأزاني You're dead man, you piece of shit. What وأزاني about your أمبي son? هكي Alex, shut the fuck لو up. بنيو. Don't you mention his name. You don't get to mention his name. چونك You أول hear that, بيلي you piece ونيل of shit? You're a dead man. You piece of shit. ما بطاقين طاق والله تراوي كاين مرة ايه سمعت ساكا أردني خوش بيست ما أعرف تام جيش تداري بيلي خوتنا بيتان سرطان لشوينة كترام Can't let him get away. برنكا كي وبتعرف كي روتين شين كما مشتو بس لو كما تو كان رمان كردو بدو تكرتيني ايرو كاركتر كي من بداخه والزقز بداخه خانتي كنت لحد براس دور بين اخوي يعني باص ذاك خوم لاني وياك كيما ما عبد الله ليش ما بقول لك خير عليك زي تريوات دارم زور سباس زور ممنون تريوات دارم فيديو كتام بدل ببيت هوران تا فيديو كتير وبابتي كتير اخوي قلت بس بيرم للمنوا بس انا قبل ما خلاص بار بخير بس خوش قربان دەستەکانی تۆش خۆش بە هەڕێنی خۆشەویستاتی کۆتایی ڤیدۆکەی هیوادارم بەدڵتان بێت پارتی داهاتوو لەوانەیە کۆتا پار بێت و ئیشەڵا بەدڵتانە بێت و لایک و سەبسکرایب دەبین مەگەنۆ پژگیریەک و مامیگیان دەستی خۆش بێ خواتان لەگەڵ تا پارتەکەی Stop hiding, you coward. I will get you.